گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرش بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی سنە و سەلاسی باوەجانی، گواستنەوەی هێزەکانی سوپای پاسدارانی شاری بانە بۆ شوێنە مەدەنیەکان، نووسینی دروشم دژ بە کۆماری ئیسلامی لە شاری بۆکان، هێرش بۆ سەر پێگەکانی سوپای پاسداران لە چیاکانی بێلێ مەریوان و درێژەی هێرشە هەواییەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. درێژەی هەواڵەکان. هێرش بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی لە شارەکانی سنە و سەلاسی باوەجانی. بە پێی راپۆرتی گەیشت و هێرشە هەوایی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل چەند پێگەیەکی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامیان لە ناوچەکانی سنە و سەلاس باوەجانی کردووەتە ئاماج. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان لە شاری سنە بڕیارگەی شەهرانفەر کە یەکێک لە ناوەندەکانی سوپای پاسداران لەو شارەیە بەر هێرشی هەوایی کەوتووە و لە پاش ئەو هێرشە دەنگی چەندین تەقینەوەی بەهێز لە ناوچە جیاوازەکانی شار بیسراوە. هەروەها لە شاری سەلاسی باوەجانی پێگەیەکی دیکەی سوپای پاسداران بەر هێرش کەوتووە و پاش هێرشەکە هێزەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە بڵاو بوونەتەوە. گواستنەوەی هێزەکانی سوپای پاسدارانی شاری بانە بۆ شوێنە مەدەنیەکان. بە پێی راپۆرتی گەیشت و پاش دەستپێکردنی هێرشە هەواییەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەرباسیەکانی کۆماری ئیسلامی، هێزەکانی ڕژیم لە شاری بانە هەندێک شوێنی گشتی و مەدەنیان کردووەتە شوێنی جێگیرکردنی هێز و تەقەمەنی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، نەخۆشخانەی سەلاحەدین ئەیوبی لەو شارە پاش ئەوەی کارمەندانی پزیشکی لێ دوورخراونەتەوە، هێزەکانی سوپای پاسدارانی ڕژیمی لێ جێگیر کراون. هەروەها هەندێک شوێنی گشتی وەک مزگەوت، یانەی وەرزشی، سەنتەری کۆمەڵایەتی و شوێنە فەرهەنگیەکانیش گۆڕدراون بۆ شوێنی هاتووچوو و جێگیرکردنی هێزە سەربازیەکان. شایانی باسە چالاکوانانی مافی مرۆڤ سەبارەت بە گواستنەوەی هێزەکانی ڕژیم بۆ شوێنە گشتی و مەدەنیەکان هۆشداریان بە هاوڵاتیان داوە و داوایان لە دانیشتوانی شارەکان کردووە کە نزیکی ئەو شوێنانە نەبنەوە. دەست بەسەرکرانی زەینەب عەزیزی و سیروان ئەمینی لە شاری سنە. بە پێی راپۆرتی گەیشت و دوو هاوڵاتی کورد بە ناوەکانی زەینەب عەزیزی و سیروان ئەمینی لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە لە شاری سنە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بە پێی دوایین راپۆرتەکان، ئەو دوو هاوڵاتیە ڕۆژی شەممە 16 ڕەشەممەی ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە بۆ پەڕی تونند و تیژیەوە دەست بەسەر و ڕەوانێک گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شایانی باسە سەرڕای بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکان لە ناوچەکە و هەروەها هێرش بۆ سەر پێگەکانی هێزەکانی ڕژیم نەک تەنیا سەبارەت بە تەندروستی ئەو دوو دەست بەسەر کراوە زانیاریەک بە بنەماڵەکەی نەدراوە، بەڵکو تەنانەت شوێنی ڕاگرتنیشیان دیار نییە. نووسینی دروشم دژ بە کۆماری ئیسلامی لە شاری بۆکان. بە پێی هەواڵی گەیشت و هاوڵاتیانی ئازادیخواز بە نووسینی دروشم لەسەر دیوارەکان خوازیاری ڕوخانی کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانباران بوون. بە پێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتون، هاوڵاتیانی ئەو شارە بە نووسینی دروشم ئاماژە بەوە دەکەن کە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی و هەروەها جەنایەتەکان لە ئێران و ناوچەکە ئەو ڕژیمە هێناوێتە لێواری ڕوخان و داوایان لە دامەزراوەکانی مافی مرۆڤ کردووە کە سەبارەت بە کردەوەکانی ڕژیم هەڵوێستی توندیان هەبێت. هەروەها هاوڵاتیان وێڕای ئەدانەی توندی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شوێنە مەدەنیەکان خوازیاری یەکڕێزی دامەزراوە مەدەنیەکانی کۆمەڵگا بوون. هێرش بۆ سەر پێگەکانی سوپای پاسداران لە چیاکانی بێلەی مەریوان. بە پێی دوایین راپۆرتەکان، هێندێک لە پێگەکانی سوپای پاسداران لە چیاکانی بێلەی دەروبەری شاری مەریوان بەر هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل کەوتون. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان، کاتژمێری 7 ئێوارە بۆ ماوەی زیاتر لە نیو کاتژمێر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەو ناوچەیە بە توندی هێرشیان کراوەتە سەر و بنکە سەربازیەکانی ڕژیم بە تەواوی لە ناوچوون. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە هێزەکانی سوپای پاسداران
پاش ئەو هێرشە بە خێرایی لە ناوچەکە بڵاو بوونەتەوە و کۆمەڵێکی زۆریش بە مەبەستی خۆپاراستن ڕەوانەی شوێنە گشتیەکان ناو شاری مەریوان کراون. لە هەمان کاتدا هێندێک راپۆرت ئاماژە بەوە دەکەن کە فڕۆکەکانی ئەرتەشی ئامریکا لە مەودایەکی زۆر نزم دەفڕن و ئەمەش بۆتە هۆی دڵەڕاوکێی هاوڵاتیان. درێژەی هێرشە هەواییەکانی ئامریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بە پێی دوایین هەواڵەکان، هێرشە هەوایی هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بەسەر پێگە سەربازی و دامەزراوەکانی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی ئێران هێشتا بەردەوامن و شەڕەکە گەیشتووەتە دەیەمین ڕۆژی خۆی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ڕۆژی دووشەممە 18 ڕەشەممە چەندین تەقینەوەی بەهێز لە شارەکانی تاران، کەرەج، ئیسفەهان، ئەهواز، شەهریار، خۆڕەمئاوا و هەندێک ناوچەی دیکە تۆمار کراوە. لە گەڕەکەکانی ڕساڵەت، سوهریوەری، ئاپدانان، هەروەها لە دەوروبەری چیتگری تاران تەقینەوە هێرشکراوەتە سەر هێندێک دامەزراوەی حکوومەتی و سەربازی. هەروەها ناوچەکانی فەردیس و مهرویلای کەرەج لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئامریکا و ئیسرائیلەوە بە توندی کراونەتە ئامانج و زیانێکی زۆری مادیان بەرکەوتووە. هاوکات لە شاری ئیسفەهان هێندێک ناوچەی دەوروبەری مەیدانی نەخشی جیهان و ناوچەی دەوڵەت ئاباد بە توندی کەوتونەتە بەر هێرش و بە وتەی سەرچاوە خۆجەیەکان ئەگەری برینداربوونی هاوڵاتیانی مەدەنی لە ئارادایە. هەروەها لە شارەکانی شەهریار، شیراز، دسفول، یەزد، زەنجان، بەندەرعەباس و چابەهار بنکەکانی پەیوەندیدار بە ئەرتەش و سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشکراوەتە سەریان و زیانێکی گیانی زۆر بەرهێزەکانی ڕژیم کەوتوون. هێرش بۆ سەر ناوەندە پیشەسازیەکانی ڕژیم لە باشووری ئێران. بەپێی راپۆرتەکان، لە درێژەی هێرشە هەواییەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر بنکە سەربازی و ئابوووریەکانی کۆماری ئیسلامی، هەندێک لە ناوەندە پیشەسازی و ناوچە ستراتیژیەکانی باشووری ئێران بەرهێرش کەوتوون. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان، لە شاری مەسجد سلێمان کۆمپانیای ئەلومینیۆمی کاوا کە لە ناوچەی زیلای ئەو شارە هەڵکەوتووە بەرهێرشی موشکی کەوتووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا یەکێک لە ئەندازیارانی ئەو کۆمپانیایە گیانی لەدەستاوە. هەروەها لە ناوچەی هەوا نیروز و دەوروبەری پتروشیمی مەسجد سلێمان تەقینەوە و هێرشی ئاسمانی تۆمار کراون. هاوکات لە بەندەرعەباس، بەپێی ئەو وێنانەیە کە بەدەستمان گەیشتوون، هەندێک کەشتی ئەرتەش و سوپای پاسداران و هەروەها لەنگەرگەی باهونەر بەرهێرش کەوتوون. بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنەتی نێودەوڵەتی لە ئێران. بەپێی دوایین زانیاریەکان، هێڵی ئینتەرنەتی نێودەوڵەتی لە ئێران هێشتا بە شێوەیەکی بەرچاو پشراوە و زۆربەی هاوڵاتیان لە دەستڕاگەیشتن بە تۆڕی جیهانی ئینتەرنێت بێبەشکراون. بە وتەی ناوەندی چاودێری ئینتەرنێت نیتبلاکس، لە ڕۆژانی ڕابردوودا ئاستی پەیوەندی ئینتەرنێت لە ئێران بە شێوەیەکی کتوپڕدا بەزیوە و گەیشتووەتە نزیکەی 1% ئاستی ئاسایی. ئەوەش بەمانای پشڕانی بەرفراوانی ئینتەرنێتی ملیۆنان بەکارهێنەرە. بە وتەی ئەم ناوەندە، ئەم دۆخە لە سەرەتای شەڕی کۆماری ئیسلامی لەگەڵ ئیسرائیل و ئامریکاوە دەستی پێکردووە و هێشتا لە زۆربەی ناوچەکانی وڵات بەردەوامە. هەروەها زۆرێک لە بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ناوچە جیاوازەکان دەڵێن کە ناتوانن بە ئاسانی پەیوەندی بە تۆڕی جیهانیەوە بگرن و زۆربەی خزمەتگوزاریە ئینتەرنێتیەکان لە بەردەستانیە. دووە هەواڵمان سەبارەتە بە هەڕەشەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێرانیانی دەرەوەی وڵات. بەپێی راپۆرتە گەیشتووەکان، دادستانی گشتی کۆماری ئیسلامی لە ڕاگەیاندراوێکدا هەڕەشەی لە ئێرانیانی دەرەوەی وڵات کردووە و ڕایگەیاندووە هەر کەسێک هاوکاری یان هاودەنگی لەگەڵ ئامریکا و ئیسرائیل بکات ڕوبەڕووی سزایەکی تون دەبێتەوە. بە وتەی محەممەد موحیدی ئازاد، دادستانی گشتی ڕژیم هەر جۆرە هاوکاری و پەیوەندیەک لەگەڵ وڵات یان دامەزراوەیە کە ئەمنیەتی وڵات بخاتە مەترسیەوە دەست بەسەر دەکرێت یان بە گشتی داراییەکانی دەستی بەسەردا دەگیردرێت. لە درێژەی ڕاگەیاندراکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە هەر جۆرە چالاکیەک بۆ وڵاتانی وەک ئیسرائیل یان ئەمریکا دەتوانێت بێتە هۆی دەست بەسەرداگرتنی داراییەکان و تەنانەت سزای کوشتنی بەدوادا دەبێت. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.